سڵی خۆی گەورەتەنە بێزیان خۆشەویستان خۆگرخان بۆشم خۆشحاڵم لە تازەترین وانی فێرکاری ئەدۆب ئافتەر ئیفێکت دێمە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. ئەمڕۆ باسی یەکێک لە هەرەوانە سەرچیەکانی نێو بەرنامەی ئافتەر ئیفێکت دەکەین. ئەویش باس و خواستمان لەسەر کیفرەیمەکانە. کیفرەیمەکان بە یەکێک لە کۆنسێپتە سەرچیەکانی نێو بەرنامەی ئافتەر ئیفێکت یان هەر بەرنامەیەکی گرافیکی موشنی داڵەندێتن واتە بۆ ئەنجامدانی موڤمنت حرەکە موشن تۆ پێویست بەوێ شارەزاییت لە کیفرەیمەکان هەبێ. ئەگەر توانیت زاڵبی بەسەر چۆنیەتی بەکارهێنان و سود وەرگتن لە کیفرەیمەکان ئەوە بێ دوو دڵی تۆ دەتوانیت جوانترین موشن، جوانترین حرەکە، جوانترین جوولە، جوانترین ئینفۆگرافیک ئەنجام بدەیت لە ڕێگەی بەرنامەی ئافتەر ئیفێکت یان هەر بەرنامەیەشتر بێتن کە کار بە ستایلی کیفرەیمەکان بکە. خۆشەویستان بە ئێمە بۆ ئێوانەی ئەمڕۆمان کۆمپۆزیشنێکی نوێ بکەینەوە. کۆمپۆزیشنەکە با ناوی لێ بنێن کیفرەیم. کاتێک کە ناومان لێ ناکی فرەیم و حەزم شتەکانی دیارە لێرە فرەیم ڕیتمان هەیە. فرەیم ڕیت پێر یعنی لەگەل بەشێکی فرەیم پێویستمان بە زانینی فرەیم ڕیت خۆمان دەبێتن. ئەویش چییە؟ ینی 25 فرەیم هەر چرکەیەک لە ئافتەر ئیفێکتدا نووسرا فرەیمز پێر سێکەند لە نێوان هەر چرکەیەک لە ئافتەر ئیفێکتدا ئێمە 25 فرەیممان هەیە، 25 وێنەمان هەیە کە دەتوانیت وەکو وێنەی جولاوە بەکاری بێنیواتە لە یەک چرکەدا 25 حرەکە دەتانی ئەنجام بدەیت تۆمار بکەیت لە یەک چرکەدا. ئەمەش حاڵەتێکی تەبیعیە کە بۆ ژماردنی فرەیمەکان زیاتر برێن ینی ستایلی تیڤیەکان، ستایلی پەخشی تیڤیەکان لە زۆربەی وڵاتەکان 25 فرەیمە هەروەها زیاتریشمان هەیە بڵێن دەتوانیت 30 فرەیم دانەی، 50 دانەی، 6 دانەی، 120 فرەیم دانەی واتە لە هەر چرکەیەکدا بتوانی 6 یان 120 حرەکە تۆمار بکەیت. ئەوەی ئێستا ئێمە لێرە کارمان پێێتی بریتە لە 25 فرەیم هەروە باگراوندەکەی با کۆمپۆزیشنەکە وزارە باگراوندەکەی جیاواز بێتن جۆرێک بێ لە ڕەنجێکەوە چاوەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەزیێت نەدا با کیفرەیم 0 پێین لەوانێت چەندوانەیەکی تریش وەگرین. ئەمەوانەیە یەکەمە ئۆکەی ئێستا کۆمپۆزیشنمان بۆ بوویەوە. اینجا ئێمە ئێستا دەچینە سەر باس و خواسی کیفرەیمەکان بۆ زیاتر تێگەیشتن لە ئەنجامدانی موشن ینی موشن حرەکە بە سرەتا فایلێک بێنین، شتێک بێنینە ناو ئەمە بۆ ئەمە دلیڤەری بایکێکم بۆ ئامادەکردون. دلیڤەری بایکمان تۆڕێکمان بۆ ئامادەکردن تاواکو بتوانین ئەممان تۆڕە بە جوولە و حرەکە بێخین بتوانین لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بیگوازینەوە ینی بە جۆرێک لە جۆرەکان کەوا بتوانین سوود و قازازەکەی وەربگرین و هەروەها وانەکەشمان بۆ ئێوە بەڕێز و خۆشەویست شی بکەینەوە تاواکو هەموو لایەک سوودمەند بن لەو وەزعیکەوە هەیە. ئێستا ئێمە بە دلیڤەریە ڕابچێشین بۆ نێو کۆمپۆزیشن پریڤیو یان ڕاستەوخۆ بینە تایملاین یەکسەر دادەنیشێتم. ئێستا وەکو بینیتان ئەمە مانتۆڕەکەی ئێمەیە، مانتۆڕەکەی ئێمە دەتوانین تۆزێک لە ڕێگەی سلێکشن تۆڵ بچووکی بکەینەوە ببورن با شفتی لەگەدا بگرن وەبی هەر چوار لە وێکڕا وچی یەک گچکە ببتەوە. بەم شێوەیە وابزانم عیبێکی ئەو تۆی نییە کە شایانی باس بێتن. ئێستا ئەو مانتۆڕەمان هەیە چۆن بتوانین بنزینێک حرەکەیەک جوولەیەک لەو مانتۆڕە بێخین لێرە پێ لێ بنێ هەتا ئێرە بێتن ئەو دلیڤەریە ئەو پیتزایەکەوە هەمبەرگرە پیتزایە باری کردووە بیگەینێت بە دەستی ئێوەی بەڕێز و خۆشەویست بە سەڵامەتی بەبێ ئەوەی تووشی تەقلە و بەبێ ئەوەی تووشی هیچ ڕووداوێکی هات و چۆ بێ. جا خۆشەویستان هەروەکو باسمان کرد ئێستا تایملاینەکەی ئێمە لە چی پێک هاتووە لە 30 چرکە پێک هاتووە. ئەگەر ئێمە لە ڕێگەی ئایکۆنی زوومەوە زووم بکەین تاوەکو ئەوی پێم وتێن زیاتر واسح بێتن. ئێستا هەروەکو دەبینن ئێستا فرەیم دەتوانین بڕۆین ینی وێنە حرەکە ئێستا یەک چرکە پێک هاتووە لە چەند لە 25 فرەیمە. ئەگەر سەرنج بدنێ ئێرە ئێستا ئێمە لە 11 فرەیمی نە 12 دەڕوا دەگاتە 23 اینجا زیاتر دەڕوا کە بووە 24 25 ئێستا برێن 25 زەمین بۆ یەک چرکە. یعنی لە فرەیمات لە دروستکردنی حرەکە و موشن دەبێتەوە بزانی کاتەکەت لە کوێن دەرەیە چەند چرکە حرەکەی وەردەگری چەند لەو چەندە چرکەکە. یعنی بەم شێوەیە ئێستاگە تاو زووم کەی فرەیمەکانیش بە دیار دەکەون
کەواتە ئێستا ئێمە لە تایملایندا چمان هەیە سی چرکەمان هەیە ئەگەر ئێمە بێت و سی چرکە هەر چرکەشی بریتی بێ لە 25 فریم ئەگەر بێت و ئێمە دابش جارانی بکەین زین چەند دەردەچێتن ئەگەر ئەزیێت نەبێت کاڵکولێتر بێنین کاڵکولێتەرمە هێنا هەروەکو دەیبینین ئێستا ئێمە سی چرکەمان هەیە برێن سی جاران 25 یەکسانە بە 750 فرێیمان هەیە دەتوانین ئیشان لەسەر بکەینەوە هەر بۆ زانیاریەکی بە سەرپیە جا خۆشەویستان ئێستا ئێمە ئەگەر بمانەوە پۆزیشنی ئەمە بگوازینەوە لەسەر کیبۆرد پی لێ بدەین بۆ ئەوەی بەشی پۆزیشنمان بۆ بێتەوە هەروەکو بینیتان کە پیمانێدا یەکسەر پۆزیشن هات تۆ سەرەتا دەبێت چ بکەیت تایمەکە دیاری بکەیت لە کوێن دەرێ بتەوێت حرەکەکە دەست پێ بکە بۆ نمونە ئێستا ئێمە لە چەند بمانەوێت لە پاش چرکەی یەکەم یعنی چرکەی یەکەم هیچ لە گۆڕێ نەبی لە چرکەی یەکەمەوە بۆ چرکەی سێ ینی حرەکەکە لەو بینە بێتن لە چرکەی یەک بۆ چرکەی سێ دەتوانی بە تایم ئیندێکتەر عادەتەن بگوازیەوە تایمەکە دیاری بکەی برێن ئەوە تایمەکەی وا دیاری دەکەی لێرە نیشان دەدا هەروە لێرەش نیشان دەدا و دەشتوانی ئێستا بۆ نمونە تایم ئیندێکتەر لە سفر بێتن تۆ لێرە بنووسی 100 بنووسین یەکسەر چرکەی یەکەمت بۆ دیاری دەکاتن ینی یەک سفر سفر دەکات سەد یەکسەر سەر تایم ئیندێکتەرەکە بە خێرایی ئێستا ئەگە بمانە بچێتە چرکەی سێم وەی بە شێوەیەکی دقیق بێتن یەکسەر دەستە سەر چرکەی سێ هەروەها لێرەش تایمەشترمان هەیە بە ناوی گۆتو لێرەش دەتوانین یەکسەر ئێستا ئەمە بنووسین چار بەس ئەمە بکەینە چار ئۆکەی بکەین یەکسەر دەستە چرکەی چار بەم شێوەیەش دەتوانی تۆ ئیشەکانی خۆت یان لێرە هەر بنووسین برێن بۆ نمونە بنووسین 500 یەکسەر سووە سەر چرکەی پێنجەم کەواتە ئێستا ئێمە دەمانەوێت حرەکەکەی ئێمە لە پاش چرکەی یەکەوە دەست پێ بکە چ لێرە بە تایم ئیندێکتەر هێنات تایم ئیندێکتەر و هەروەها چ لەسەر کیبۆرد پیج داونمان هەیە پیج ئەپمان هەیە پیج ئەپ دەچێتە پێشەوە چرکە دەچێتە پێشەوە وەروە پیج داون و چرکە دەگەڕێتەوە چێن دەرێ دواوە ئەگە شفتیش لەگەدا بگری دەچرکە یانی ئێستاکە سەرنج بنێ ئێرە دەچرکە دەچێتە پێش وەروە دەچرکەش دەگەڕێتەوە دواوە جا ئەزیزان خۆشەویستان ئێمە گەرەکمانە ئێمە ینی ئێمە دەمانەوێت لە چرکەی یەکەم دەست پێ بکەین کەواتە تۆ بە تایم ئیندێکتەر بیکە چرکەی یەکەم وەگە نەشت زانی و یان دەستت تۆزی حرەکە و مەڕەکەی هەبوو پێت کۆنتترۆل نەکرا لێرە بنووسە 100 یەکسەر دەکا یەکسانە بە چرکەی یەکەم جا ئێستا ئێمە چۆن بتوانین ئەممان تۆڕە لە خلالی 3 سانیە بگەینینە ئێرە لە خلالی 3 سانیە کەواتە پێویستمان بەچی دەبێت بە کیفرێمەکان دەبێت ئێستا ئێمە تایبەتمەندی پرۆپێتسی لە نێو پرۆپێتسی پۆزیشنمان کردووە لە نێو ترانسفۆرمەکان پۆزیشنمان کردووە تۆ دەبێ بزانی ئێستا ناتوانانی کیفرێمەکان کار لێ بکەی هەتاوەکو ئەمەشی نەکەی ئەو کاتژمێرە ئەمە کاتژمێری تایمەرە ینی کادانەرەوەی ئایکۆنەکە لەو شێوە کلیچی لەسەر بکە یەکسەر شین دەبێت کە شین بوو بەشی کیفرێم زیاد دەبێت یەکسەر کیفرێمی چشت بۆ دادنێتن یعنی لەو دقیقە تو کردتەوە یەکسەر کیفرێمە کرد لە بۆ دادنێتن زۆر بە شێوازێکی تەبیعی زۆر بە ئاسایی وە دەتوان ینی ئاگادار بە کاتێکەوە تۆ کیفرێمەکان دادنێت ئەگەر تۆ تایمەکە قەپات کەیتەوە هەرچی حرەکاتی پێشتە دروست کردووە نامینێتن ئێستا ئێمە ئەوە کیفرێمەکەمان دانا اینجا لێرە لەو کیفرێمە هیچ تۆمارێک ناکەی لۆ پۆزیشنەکەی لە جێی خۆیتی تۆ دەتەوێت لە حرەکەی یەکەم لە شوێنی یەکەم ستارت ئەپەکەی ئێرەیە دێ سەر چرکەی سێ یعنی کە تۆ هاتی نەبوو چرکەی سێ لێ بنووسین سێ بەوەی بە دقیقی 300 لە چرکەی سێنە کەواتە تۆ دەتەوێت مانتۆڕەکە لە خیلالی چرکەی یەک لە بۆ چرکەی سێ بگاتە ئێرە بۆیە ئەم جارە کیفرێمەشکە تۆمار دەکەی لێرە ئەمەدا دەگری یەکسەر کیفرێمەشکەی زیاد کرد ئێستا ئێمە دوو کیفرێممان هەیە ئەوە یەکە ئەوە دووە بۆیە پۆزیشنی دەگوازیەوە کەواتە بەس پۆزیشنت ئاکتیڤ کردیا مانتۆڕەکە بگرە شفتیش دابگرەوە ڕاست لەسەر هێلێکی ڕاست بڕوا بێ بگاتە ئێرە کەواتە ئێستا ئێمە لە کیفرێمی یەکەم چیمان دیاری کرد لە کیفرێمی یەکەم مانتۆڕەکە بابمە بگەڕێنەوە دواوە لێرە بێ لە کیفرێمی دووەم کە دەکات لە چرکەی سێمدا مانتۆڕەکە بگاتە خاڵی کۆتایی نێکستکەین یەکسەر گەیشتە خاڵی کۆتایی بۆیە ئێستا لە چرکەی سفرە تا یەکیز لە گۆڕێنیە بەس لەم بەشە هەروەکو دەبین مانتۆڕەکە وا تۆمارکراوەکە بگاتە چرکەی سێ بڕۆیشتن
بەم شێوەیە ئێستا تۆ 2 کیفرێمت تۆمار کرد مانتۆڕەکەشت ڕۆی بە سەلامەتی گەیشتە جێ و ئێستا کاتی پیتزا خواردنە. جا ئەزان ئەمە وانەی ئەمڕۆمان بوو وابزانم وانەیەکی زۆر قورس نەبوو ینی سەرەتا تۆ دەبێت لە تایم تێبگەی لە حرەکەکە لە تایمی چەند بۆ تایمی چەند بێ اینجا دوایە کیفرێمەکە دەکەیوەک لە کیفرێمەکە تۆمار دەکەی لە تایمی یەک هیچ حرەکەی نادەیە ینی لێرە تۆ حرەکە نیە ماوەتۆڕەکە وەستاوە بەس لە تایمی سێ لە بۆی تۆمار دەکەی لە کیفرێمەکە پۆزیشنەکەمان گواستەوە وەکو بینتان بە ماوەسیرامان شائێرە یەکسەر لەسەر کیفرێمەکە تۆمار بووە بۆیە دووبارە مانتۆڕەکە گەیشت بە ینی گەیشتە ئێرە لەوەی تۆمارمان کرد کە لەو کیفرێمە بێتن بۆ ئەو کیفرێمە لە تایمەکە تێبگە لە چۆنێتی دانانی کیفرێمەکە تێبگە ئەمە وانەیەکی سەرەتایی بوو هیوادارم تا بتوانن تاقی بکەنەوە مانتۆر بێت تۆپ بێ هەر شتێک بێ ئێوە دەتوان حرەکەی پێ بکەن ئەگەر لە بیریش نەکەم ئەم وانەیە لە دیسکریپشنی بەرنامەکەدا دەنین لە ئەڵقەکەدا دەنین لە یوتیوبدا لێ دەتوان داونلۆدیکەن ئێوەش دووبارەی بکەنەوە سەرەتا وەرن کیفرێمەکان درێن تەحدید بکەن ڕەشی بکەنەوە بەم شێوە دلیتی دابی ڕشکۆ دووبارە بە خۆت تۆماری بکەوە زە خۆشەویستان سەبسکرایب لە مەکەن تاوەکووانەیەکی تر بە ئێوەی بەڕێز و زێدە خۆشەویست دەگەینەوە هەمیشە لە خۆشی و شادی و هەڵپەرچێ و کەیف و سەفا و نوکتە و قسەی خۆش دابێن بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ